عزیزان خۆشەویستان هوەردۆستان لایەنگری هونەر وادیار لە ڕێکەوتی دەی حەوتی 2019 دەمانوێت ئاهەنگێکی خنجانە بۆ برای بەڕێز و خۆشەویستم کاکە کارزان سکتانی ساز دەین. ئەو ئاهەنگە بۆ بینەخان و کاکە محەممەدی خۆشەویستە بە چاوان لەلایەن کاکە کارزان و پێشکەشە بە حەمەی سەرداری و هەرێم خۆشنا و ئەبوو ئاسۆس. بەیادی کاکە عەلی کوردیش و هەرۆک جاران ئوستازی خۆشەویست کاکە زانیاری کوردی بەندەی مخلیسان وەک لایەنگرێکی هونەر بەهرەز خۆشنا و لە خزمەت هەموو کوڕە باشێکدا بە کامێرا و ڤیدیۆی مانتێک خاوەنی هەڵمەت مانتێک یاڵا مانتێک یاڵا زانیار ئامەی سەرداری ئەدیارێم خۆشنا و دری بەهرەز خۆشناوی لە زاوەکاری کاکە کارزان گۆرانی ئێوارێ و کزەی با پێشکەشە بە حەمەی سەردار و کاکارێم خۆشنا و ئەبوو ئاسۆس. بەیادی ئوستازی خۆشەویست کاکە بارزان قەرە هەنجێری سڵاو ڕێزم بۆی هەیە ئوستازە یاڵا ئاسمانی گرتووە ئێوارەیە و کزەی بادێ ئاور ئاسمانی گرتووە ئێوارەیە و داری پایی ئاهەنگی من ئێوارەیە و داری پایی ئاهەنگی مردە ناجێڕێ گاڵا گاڵا سەرچۆ بیگرتووە گاڵا گاڵا سەرچۆ بیگرتووە هۆ 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 بەیادی کەسوکار تاقانەکەی لادێ و شار یاڵە زانیار دەست و پەنجە خودکار دژی کوڕانی لادێ و شار کارزانی مام حەسەنی کوڕەکی زۆر دەگمەنی ئێوارەیە و جارێکی تێ گۆڕەکەیە گرمە باوە ئێوارەیە و جارێکی تێ گۆڕەکەیە گرمە باوە ئێوارەیە و لەیا پرسێ ئاخۆشەوە و سەرمای نابێ
خۆشەوە و سەرمای نابێ لا گرمەی هەور لورە لورەی بادێ لا گرمەی هەور لورە لورەی بادێ هۆ 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 هۆ